بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. عزیزان خۆشەویستان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی باس و خواست خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز ئەگەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، کۆمەڵێک تەوەرە، کۆمەڵێک بابەتی جیاواز ڕۆژانە لە بەرنامەی باس و خواستەوە شرۆڤە ئەکرێ، باسی لێوە ئەکرێ، شی ئەکرێتەوە بۆ بینەران، هەم بابەتی کۆمەڵایەتی، هەم بابەتی ئاینی، هەم ئەو بابەتانەی کە پەیوەندی فعلیان بە ژیانی تاچی ئەم کۆمەڵگایەوە هەیە. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەمڕۆمان لە بەرنامەی باس و خواست بابەتێکی گرنگە. ڕەنگەیە زۆرێک لە ئێمە ببورن هەستمان پێ نەکردبێ، یاخود لە نێومانە ون بوو بێ، یاخود بە جۆرێکی تر ئەوانەی کە لە پێش خۆمانەوە تەمەنێکیان بەڕێ کردووە ئەوان زۆر بە جوانی پەیڕەویان کردبێ، بەڵام ئەم جیلەی کە لە ئێستاە بوونی هەیە و لە داهاتووە دێ ممکنە غافڵ بێ لەم بابەتە. ئەویش بابەتی حەیاءە، بابەتی شەرمە، بابەتی گەڕانەوەیە لە کۆمەڵێک هەڵە بەرامبەر بە کەسە گەورەکان، بەرامبەر بە ئەو کەسانەی کە هەمیشە ڕێزمان لێ ئەگرن. بۆیە کەسێک ڕێزت لێ دەگرێت دەبێت ڕێزی لێ بگریتەوە و دەبێت شەرمی لێ بکەی، بەڵام ئەو شەرمە نەبێتە ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان مافی تۆ بخورێت لە ڕێگەیەوە، یاخود تۆ بەکەم بزانرێت، بڵین خۆت بەکەم بزانیت لە ئاستی ئەو شەرمە. بۆیە ئەم بابەتە شیکردنەوەی زیاتری تایە، هەروەکو لە فەرمودەی صحیحە هاتووە الحەیاء شعبة من شعب الإيمان، واتە کەسێک ئیماندار بێ دەبێ حەیائی هەبێ، دەبێ شەرمی هەبێ، دەبێ چاوپۆشی بکە لە کۆمەڵێک بابەت کە ڕوبەڕووی ئەبێتەوە لە ژیانی خۆی. هەروەها لە فەرمودەی ترە هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت. هەروەها ئەگەر شەرمت نەکرد ئازادی هەر شتێک ئەتوانی بکەی، بەڵام ئازادی بەو مەعنا ڕەهایە ناکە تۆ ئازاد بێ گەر شەرمت نەکرد هەر شتێک بکەی، بەڵکو سنوورێک دابنرێت بۆ ئەو ئینسانە نەتوانێت تێکڕای ئەو هێڵە سوورانە ببەزێنێ کە لە حەیاتیا هەیە. لەوانە دایک و باوک، لەوانە برا گەورە، کەسوکار، ئەو کەسەی کە ڕێزت لێگرێ، خێزان، خوشی گەورە، خوشک و برای بچووک، هەموو ئەمانە دەبێت ڕێزلێگیراو بن، دەبێت جۆرێک لە شەرم لەلایەن ئینسانەکانەوە بەرامبەر بە بەرامبەرەکانیان بنوێنرێ. خۆشەویستان و بەڕێزان، میوانی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواست لە شارە خۆشەویستەکەی هەولێرەوە لە قەڵاو منارەوە مامۆستا خدر خەتێیی ئەگەر لەسەر هێڵ بێ. مامۆستا سڵاوی خوا لە بەڕێستان بێ، خۆشحاڵین لە باس و خواستی ئەمڕۆ جەنابەت میوانی بەرنامەی ئیشەڵا هەر ئێوە خاوەنی بەرنامن و ماڵی خۆتانە کەناڵی ئاسمانی پەیام. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمنیش پڕ بە دڵسوپاسی جەنابەت دەکەم، خوای گەورە پاداش بداتەوە بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە و ئەم بابەتە چاک و باش و بە پێز و ڕێکوپێکە. ئەجمعین سپاس دەکەم جەنابی مامۆستا خدر خەتێیی. مامۆستا گیان، ئەگەر بکرێت لەوە دەست پێ بکەم، مەبەست لە لەفزەی یاخود وشەی شعبة من شعب الإيمان چییە؟ بەشێک لە هەرە بەشە گرنگەکانی ئیمان حەیاءە. بۆچی ئەم فەرمودەیە هاتوۆتە خوارەوە و پێشەچی دەستپێکی ئەم شەرمکردنە دەبێت چۆن بێ لەلایەن ئینسانەکانەوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. خوای گەورە پاداشتی بەڕێز بداتەوە و سوپاسی بینەرانیش دەکەین کە لە دیارمان دانیشتوونە و متابعی بەرنامەکە دەکەن کە بابەتێکی چاک و باشتان اختیار کردووە کە بریتیە لە شەرم و حەیا، بریتیە لە شەرم و شکۆ. ئەو پرسیاری جەنابەت ئاراستت کردین کە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ورژان. سەرەتا پێم خۆشە بزانم بەڕێزان و خۆشەویستان لە برایان و لە خوشکان بزانکەوە تعریف و پێناسەیەکی کورتی شەرم و حەیا بکەین. حەیا بریتیە، شەرم و حەیا بریتی لەوەی کە نەفسی ئینسان گرژ بێتەوە لە بەرامبەر شتی ناشیرن و ناقۆڵا کە پێی بگۆدرێ عیب کەی پێی عیبدار بیە، واتە ضد الوقاحة، واتە
پێچەوانەی شتە ناشرین و ناڕێک و پێک و ناتەندروستەکان ئەوە پێناسەیەکی کورت و پوختی شەرم و حەیا. جا دێنە سەر وەڵامدانەوەی پرسیاری جەنابت کە بۆچی حەیا بەشێکە لە ئیمان کە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم باس کرد. دیارە پێغەمبەری خوا دیارە لەو فەرمایشتەدا فەرمێ الإيمان بضع وستون شعبة يعني بضع وسبعون شعبة پیغمبری خوا فرمي صلى الله عليه وسلم إيمان شستو قصور بشا ياخد حفتاو قصور بشا أفرميتن كواتا إيمان تندا إيمان إنسان با خلق باش تبقى كإيمان هر نوجنية هر رجونية هر زكاتنية هر عزنية تماشا دكي دبيني كبيغم صلى الله عليه وسلم أفرمي إيمان حفتاو قصور بشا بزانا أفرمي أعلاها يعني أفضلها تساكتين وباشترين شد لإيمانك تيا لا كلمة لا إله إلا الله محمد رسول الله وات التوحيد شاهد مان هنان خالي كم إيمانا كوات النقطية كم لإيمان دعوية إنسان بوشاهد هناني ديتنا وبازنا إسلام وأدناها وتيا وبتسوكترين شان لو حفتا وقصور بشيتيا إماطة الأذى عن الطريق لا داني آزارك لبردم بي مسلمانك لبردستي مسلمانك لسر مسلمانك بزمارك شوشيك لا بديتي لسر ري سيارك يا لسر ري مندارك لسر ري قتابيك لسر ري بيراميدك بياوك يعني لا داني هر آزارك لسر هر كسيك أو بشي هرقس كيتي وبيغمبر صلى الله عليه وسلم فرموي لا كوتاي فرمو دك زناب فرمو دك باسكر والحياء شعبة من الإيمان باخرتش بزاني كشرمشكو حياء بشيك الإيمان كواتا راستوخو تي حياة پەیوەندی بە ئیمانەوەیە جا بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەو پرسیارەی جەنابەت ئاراستەی ئێمەت کرد یان بۆ چکە جاری وەیە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر فەرمودەکە شی ئەکاتەوە زیاتر فەرمودەکە تەفسیر ئەکا زیاتر فەرمودەکە شەرع ئەکا جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ إن الإيمان والحياء أفرمي إن الحياء والإيمان قرناء جميعا پیغمبر خدا فرمي صلى الله عليه وسلم إيمان وحياء بيكونا تماشك إيمان وحياء بيكونا إذا رفع أحدهما رفع الآخر أفرمي أجر يجي كان نما أو يدكش نامينه يعني أجر حياة نما إيمان نامينه أجر إيمان نما حياش نامينه تماشاك پیغمبر صلى الله عليه وسلم لو فرمودي دا إيمان وحياء بيك وبسيتوا كواتا أتوانين برين للشرعي أو فرمودي پیغمبر دا صلى الله عليه وسلم أتوانين برين هر کسیک کوا ایمانی هەیە حیاشی هەیە هەر کەسێک حیای هەیە ایمانیشی هەیە ئەگەر یەکێک لەو دوانەی نەما کەواتە ئەوەی دیکەشی نامینێ چکە پێغەمبەری خوا ئەفەرمێ قوڕەنا و جەمیعان لە ڕیوایەتیشدا ئەفەرمێ قوڕینا جەمیعان یعنی بەیەکەوە هاتینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ایمان و حیای بەیەکەوە باس کردوونە کەواتە جەنابی مامۆستا هەر لە فەرمودەیەکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يخرج من النار من كان في قلبه نظرم نقطة من الإيمان يأخذ قليل من الإيمان شتيق لو بابتا يأخذ مثقال حبة من الإيمان أوش هي أو فرمودية كواتا شرم حياة أجر بالرجيتي كميش هبه وكو إيمانك ليك أدريته أو كسا دوزق نابينه إن شاء الله وهذا به إنسان بحياة به بله بالتأكيد بله كواتا تماشاكن دا بله فرم ببورة فرم پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديه چته دا فرمي صلى الله عليه وسلم افرمي حياة برو ايمان الدبا افرمي ايمانيش برو باشت الدبا تماشاكا ايمان برو حياة دبا حياش برو باشت الدبا افرمي بلام وشتيو سبتراندني سيلي الرحمو قباحت وشتي خراب بلو جفاء دفا جفاءش برو جهنم الدبا خواهي قبراء بنامان بدا كواتا بلي تماشا دكي بابرين حياة
حیا پەیوەندی بە ئیمانەوە هەیە، پەیوەندی بە بەهەشتەوە هەیە. تەماشا دەکەی مەسەلەی حیا هەتا لە قورئانی پیرۆزدا پانتایی هەیە. تەماشا دەکەی کاتێ موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی کاتێ فیرعەون دەیەوێ بیگری و بیکوژی، کاتێ فیرعەون دێ موسا سەلات و سەلامی خوای لەسەر بیگری و بیکوژەیە دیارە لە مسر بەزێ دەری و دەچیتە مەدیەن. لەوێن دەرێ کە دەچیت تەماشا دەکا شوانەکان لەوێن دەرێ وڵا ئەوە دەنگەکەی زۆر ئەوەیە ئەگەر ئەو برایانە دەنگەکەی چاپ بکەن برانی کۆنتترۆل ئەو سەوتە بۆ مامۆستا چاک بکەن تەماشا دەکەی بێتەوە ئەو سنت بەڵێ مامۆستا زا تەماشا دەکە کە موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی دێتە مەدیەن کە لەوێ تەماشا دەکا کۆمەڵێک کە تەماشا لەوێ دەکا کۆمەڵێک شوان لەوێ لەسەر بیرەکانیانن لەسەر بیرەکانیان و ئاو دەدەنە مەڕەکانیان لەو لاشەوە دوو ئافرەت ڕاوەستاوە پێیان ناکرێ بچن ئاو بدەنە مەڕەکانیان. وەڵا ئەویش موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی کە پێیان دەرێ ئەتو بۆچی ئێوەش مەڕەکانتان ناینن لەکە پیاوەکانتان ئاو بدەن. بەڵام تەماشاکە خوای پەروەردیگار لەم ئاەتە مبارەکەدا باسی شەرم و شکۆی حیای ئەو دوو ئافرەتە دەکا. ئەو دوو ئافرەتە دەڵێن ئاخرەوێ لێ پیاوی لێیە ئەمە نامانەوێ بین تێکەڵاوی ئەو پیاوانە بین هەتا ئەو پیاوانە مەڕەکانیان ئاو نەدەین ئێمە ناتوانین بین مەڕەکانمان ئاو بدەین. موسا سەلات و سەلامی خوای لەسەر بی پیاوێکی بە قووەت و بەهێز و بەتوانا بووە. دەرێ بیرەکی دیکە لەو لای هەبوو بەردێکی زۆر گەورەی لەسەر بوو. دەرێ یەکسەر چکە بە قووەت بوو چووکە بەردەکەی لادا و مەڕەکانی بۆ ئاودان. یەکسەر ئەو دوو کسە کە گەڕانەوە خەبەریان بە باوکیاندا دیارە هەندێک لە مفەسیرینە فەرموون ئەوە شوعەیب پێغەمبەر بووە سەلات و سەلامی خوای لەسەر بی هەندێکیش ئەڵێن پیاو چاچێک بووە لە پیاو چاکان. ئەلموهیم زەدەڵێ کاتێ چوون و دەنگ و باسەکەیان بە باوکیان جێڕاوە باوکە ئێمە پیاوەکماندی بە شەرم و شکۆ و حیا بوو لەگەر ئەوەی بە شەرم و شکۆ و حیا بوو بە قووەت و بەهێزیش بوو. چەند میهمە جا دەرێ یەکسەر ئەو پیاوە بەڕێزە شوعەیب پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی دەرێ گوتی بڕۆن کسەکانم ئەو پیاوەم لۆبانکەن. ئەجا خوای پەروەردیگار ئەو دیێمانە تۆمارەکە ئەفەرمی فەجاءته تەمشی عەلە استحیا ئەفەرمی ئەو ئافرەتە هات چۆن هات بزانە خوای پەروەردیگار وێنای حیایەکەی باسەکە تەمشی عەلە استحیا هات دەڕۆی ئەو ئافرەتە بە شەرم و شکۆ حیاوە دەهات. تەماشەکە بە شەرم و شکۆ هاتە لای چ هاتە لای موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی گوتی باوکم بانگت دەکا کەوا ئەجر و پاداشت بداتەوە. ئەوە بوو کەوا یەکێ لە کچەکانی خۆیدایە کردیە شوان بە شەرم و شکۆ. بزانە لێرەدا مفەسیرین شتێکی دیکە زۆر باسەکەن شتێکی جوان باسەکەن لەو ئاەتەدا مامۆستا مەحموود دەڵێن کاتێک کە کسەکە هاتەوە دوو موسا بەیەکەوە ڕۆیشتن تەبعاً کسەکە بە پێش کرد کە ماری خۆی پیشان بدا تەمە ڕێگایەکانیش ئاوەدان بوون. دەرێ لەو دەمەی لەو کاتەدا بادەهات کە بادەهات قاچی ئافرەتەکە بە دیار دەکرد بۆیە موسا فەرمووی ڕاوەستە ئەم بە پێش دەکەوم هەچە نەجەیەکەش پێ نازانم ئەمن دەڕۆم ئەگەر ڕاست بوو برێ بۆ لای ڕاست لادا ئەگەر لای چەپ بوو برێ لۆ لای چەپ لادا لەبەر شەرم و شکۆی حیای موسا سەلات و سەلام بەخوای لەسەر بی هەتاوەکو گەیشتنە ناوماری شوعەیب پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی. تەماشاکە خوای پەروەردیگار شەرم و شکۆی موسا سەلات و سەلامی خوای لەسەر بی شەرم و شکۆی ئەو ئافرەتە بەڕێزە خوای پەروەردیگار ئەو دیمەنە جوانە لە قورئانی پیرۆزدا تۆمار دەکا هەتا ڕۆژی قیامەتێ وجاءته تمشي على استحياء هەموو خەڵک دەبێ بیخوێنێتەوە ئەجر و پاداشیش لە خوێندەوەی ئەم ئاەتەدا بەردیار دەکەوی و ئێمەش دەرس و پەندی لێ وەردەگرین کە شەرم و حیا و شکۆ لە قورئانی پیرۆزدا ڕەنجی دایتەوە تاوەکو ئەمە چاوی لێ بکەین لەو بەسەرهاتەی موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی. و هەروەها تەنانەت خوای پەروەردیگار سبحانه وتعالى لە فەرمایشتێکی پێغەمبەردا هاتووە صلى الله عليه وسلم فەرمی إن الله تبارك وتعالى ئەفەرمی خوای پەروەردیگار خوای پیرۆز و بڵند ئەفەرمی کەریم بەڕێزە ئەفەرمی کەریم حەیی خوای پەروەردیگار بە شەرم و شکۆیە يستحي من عبده إذا رفع يديه إليه
كاتك أن يردهما صفرا لفرمي بيغمبر فرمي صلى الله عليه وسلم فرمي خواي پروردگار بشر مشكويا شرم لبندو عبدي خوي دكا كاتك دستكاني بو برزكاته ودعاء دكا كدستكاني بصفري بخالي وببتاري بجريتوا كواتا خواي پروردگار جل جلاله سبحانه وتعالى شرم دكا لبندكي كلي دبارتوا ايما دبي درس لو فرمايشتي بيغمبر وقرين صلى الله عليه وآله وسلم وهروا او شرم حيايا لجياني بيغمبري خوادا صلى الله عليه وسلم ان شاء الله جدايتوا بەڵێ زنای مامۆستا هەر لە ئاەتەکانی قورئان لە کۆمەڵێک شوێن باز لەوە کراوە کە وەصف و سەنای پێغەمبەرە دێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی گەورە دەفەرمێ وئینەکە لەعەلا خوڵوق عەظیم ئێمە خەڵقمان هەیە خوڵوقمان هەیە خەڵق بۆ بنیەتی ئینسانە و چۆن ئەم ئینسانە دروست کراوە چاوی چۆنە باڵای چۆنە دەستی چۆنە هەموو ئەمانە وەکو خەڵق و وەکو بنیە باس کراوە بەڵام خوڵوق باز لە چۆنێتی مامەڵەکردن ئەکا باز لە چۆنێتی خۆ بە بچووک زانین بەرامبەر بە ئینسانەکان ئەکا باز لەوە ئەکا کە دەڵێ من تەواضع لله رفعه الله هەموو ئەمانە باز لە خوڵق ئەکەن خوڵقیش پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمومان ئەزانین هیچێک لەو واقع و حادیثانەی کە ڕووی داوە ئەوە بووە کە یەکێک لە سەحابەکان هەرچەنە نازانم حەدیثەکە صحیحە ضعیفە چۆنە بەڵام پشتی خۆی ڕوود کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتی مبارەکی بۆ ڕوود کردو بۆ ئەوی ئەو قامچەی کە لە شەڕە لەو سەحابەی داوەتەوە لی بداتەوە ئەمە خوڵق نییە ئەمە شەرمکردن نییە ئەمە بەدەمەوە هاتنی داواکاری مقابل نییە طبعا بێگومان دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نمونەی ئەخلاقی جوان بووە وەکو ئەوایەتە مبارەکەی جەنابەت خوێندەوە کە خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم جا فرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم دائما تەماشاکە حەدیث ئاەت ڕۆن دەکاتەوە حەدیث ڕۆن دەکاتەوە ئاەت ڕۆن دەکاتەوە بە یەکتر تەفسیر دەکرێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسانێکەوە داخوازی خوشتیان دێ یانی کچیان دێ دەفەرمێ إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه ئەلێرەدا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هاتوو کەسانێک هات داخوازی خوشتیان کردن یا داخوازی کچەکانتانیان کرد ئەگەر لە دووشتانی ڕازی بوون دينه وخلقه فزوجوه زۆر جاری وەیە ئەو وخلقه زۆر کەسانێک هەنە دەبینی بەهەڵە لە کشتەکەی حاڵینا تەماشاکەن ئێمە دوو عیلاقەمانەیە عیلاقەیەک لەگە خوا سبحانه وتعالى عیلاقەیەک لەگە خەڵک کەواتە لەو فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەمیان ئەفەرمێ ئەگەر پەیوەندی و عیلاقەی لەگە خوا باش بوو إذا جاءكم من ترضون دينه لدينك راسبون يعني علاقي لقى خواي پروردگار باش بو وخلقه التي ولا هرسو كوتي وكو جنابت آماشت پیدا لهرسو كوتو أخلاق زولان ويلقى خرچي باش بو وات بزارا وو بمصطلحي چي تر يعني اگر هرسو يعني اگر علاقه و پیوندی لگه خرچی چاکو باش بو يعني بشر مشکو حیابو او کاتک کچی خوتان یان خوشکتان بیدنه کوات دبی او کسی کوا جنی ددنه دو مرجی تیدا بی علاقه لگه خوا باش بی و علاقه لگه خالق باش بی و لگه مخلوقش باش بی کوات او کاتا کسی چی بحیاو بشرمو بشکو درسی ابو سعید خدری خوالی راسی بی باسي پیغمبر دكا صلى الله عليه وسلم أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أشد حياء من العذراء أفرمي في خدرها أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي پیغمبر خواه هند بشر مشكوبو او ئافرەتەی کەوا دەگوازرێتەوە بووکە کە لەناو ئەو جلو بەرگەیدایە چەند بە شەرموشکە و حەیایە لە شەوی یەکەمدا ئەفەرمێ پێغەمبەری خوا زۆر لەو ئافرەتە بە شەرموشکە و حەیاتر بوو حەیای پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکرێ باسی بکەی هەندە بە شەرم و حەیا شکۆ بووە تەنانەت نەک لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕەنجی دایتەوە ئەو حەیایە ئەو کەسانەی پێغەمبەری خوا پەروەردەی کردوونە ئەو کەسانەی قورئان پەروەردەی کردوونە بە شەرموشکە و حەیا بووینە ئەگەر دوو نمونە بینینەوە یەکێکیان کاتێک ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مارێ دانیشتووە
پێشەوە ئەبوو بەکر دێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قاسەکەی ڕاکێشاوە و ئاساییە دواتر ئیمامی عومەر دێ خوا لێ ڕازی بی ئەویش هەر ئاسایی دەبی دواتر پێشەوە عوسمان دێ خوا لێ ڕازی بی ڕاست قاسەکانی خۆی هەردەچێشتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دادەپۆشی دواتر دایکمان عایشە لێی دەپرسی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەو بۆچی کاتێ پێشەوە عوسمان هات لاقی خۆت پەرۆکەکەت بەسەدادایەوە و قاچ خۆت ڕاکێشایەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا عایشە ئەلا ئەستەحی من رجل یەستەحی منه المەلائکە ئەی عایشە چۆن من شەرم لە کەسێک نەکەم کە مەلایکەتەکانی خوای پەروەردیگار شەرم لەو پیاوە دەکەن تەماشاکەن مەلایکەتەکانی خوای پەروەردیگار شەرم و حەیان هەیە لەبەرەوەی چی عوسمان بە تەقوا بووە لەبەرەوەی عوسمان ئەهلی قورئان بووە لەبەرەوەی عوسمان دوو زازاوەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم چونکە ئەو مار و سەرۆت و سامانەی هەبووە لە پێناوی ئیسلامدا خەرجی کردو و بەخشیتی بۆیە تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا مەدح و سەنای دەکا مەلایکەتی شەرم و حەیان هەبووە و هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک بە سەحابەک دەفەرمێ ناوی ئەشجع بيفرمي أي أشجع إن فيك خصلتان دو خصلة دو صفة روشت تداهنا أو دو صفتانا خواو بيغمبر خوشيان دوي صلى الله عليه وسلم أيش بيدر أي بيغمبر إخوة سي أو دو صفتم تداهنا حديثا يا قديما بيغمبر إخوة أفرمي قديما زور لما يجد أو دو صفتان تداهنا أي بيغمبر إخوة أو دو صفة سيدا من داهنا كخواي پروردگار أو صفتي خوشوي وأتوش خوش دوي يا رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خواه لولان داده فرمیه الحلم والحياة أي أشجع بزانا نرمونياني لقى الشرم وحياة أو دو صفة تدانا كواتا باقي ما بزانين هر کسێک نەرمونیان و حەلیمە و هەر کەسێک شەرموشکۆ و حیای هەیە خوای پەروەردیگار زەل جەلاله خۆشی دەوێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشی دەوێ دەبەتەکید هەر کەسێک خوا و پێغەمبەری خوش خۆشیان بۆیە لە دنیاەدا هەمووی شەکانی بۆ ڕێک دەکەون و لە قیامەتشدا خوای پەروەردیگار بە ئاگری جەهەنەم نایسوتێنی و خوای پەروەردیگار داخلی بەهشت و پان و بەرینشی دەکا خوای پەروەردیگار لەو کەسانەمان بجێڕی بۆیە دەبی هەوڵ و کۆشەکانی خۆمان بخەینە گڕ هەموو قووەت و هێزمان بەکاربینین هەتا وەکو هەم نەرم و حەلیم بین هەف شەرموشکۆ و حەیامان هەبی هەتا وەکو لەو صفەتەی بەشدار بین کە خوای پەروەردیگار خۆشی دەوێت لەگە پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەستا خۆش بێ مامۆستا لە فەرمودەیەکە کە ئیبن ماجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەیجێڕێتەوە ئیمامی ئەلبانیش فەرموویەتی کە ئەم حەدیثە حەسەنە فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن لكل دين خلقا وخلق الإسلام الحياء واتا ام اسلام پیرۆزەی ئێمە فعلا بووەتە وای کردووە کە حیا ببێتە مەبدەئی ئەم ئاینە پیرۆزە حیا ببێتە دەربازبوونی ئینسانەکان لە تەنگەژی و لە ناخۆشی حیا ببێتە ئەوەی کە ئینسانەکان وا لێ بکە لە قۆناغێکەوە بگوازێتەوە بۆ قۆناغێکی باشتر و ڕێک و پێکتر و پڕبەهاتر و پڕپێستر. بتأكيد تماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرمایشتەی کە جەنابەت خوێنتەوە پێغەمبەری خوا چ دەکا دەبینی بزات بە تایبەتی حەیایەکە چ دەکات زەق دەکاتەوە لەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئەو کۆمەر چ بکەین هەتا وەکو حەیا لە ژیانی خۆماندا زەق بکەینەوە لە ژیانی خۆماندا بەرجەستە بکەین جا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەوە نییە وەکو سەرکردەکانی ئەو زەمانە بە خەرچی برێن ئیش بکە بە خەرچی برێن چاکەی بکە بە خۆشیان نەکەن چونکە ئەمە مسلمانین خوای پەروەردیگار بە مسلمان و بە ئیماندار لە قەڵەممان بدا ئینشاء الله جا تەماشا کچکۆلە بە خوای پەروەردیگار ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئیماندارینە لم تقولون ما لا تفعلون بۆ کاتێک قسەیەک دەکەن لە ژیانی خۆشتاندا بەرجەستە ناکەن یعنی ئەو گفتارەی بۆ ناکەنە کردار ئەگەر تەماشەی قورئانی پیرۆز بکەین خوای گەورە سبحانه وتعالى کە حەیای خۆشەوێ کە حەیای پێ باشە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمر و فەرمان دەکا ئێمە بە شەرم و حەیا بین هەر ئەوە نییە قسەی سەرجارەکی بی لەو ئاەتە مبارەکەدا کە لە سوورەتی نور داهاتوە خوای گەورە ئەفەرمێ یا ئەیها النەبی
أي پیغمبر صلى الله عليه وسلم تماشكا قل لأزواجك بخزانكاني خود بري وبناتك وبكسكاني خوشد بري ونساء المؤمنين وبآفرة إما داران جبري كوات ساروك بسر خوان دابدن ساروك بسر خوان دابدن خوان داب بوشن زا علماء ومفسرين دفرمون لا دفرمون هوي دا بصيني أو آيات سيا دفرمون لسرتاي إسلامتي لشاري مدينة دا تن آفرتي چي كنيزة كبون كوا لشاري مدينة دا داوين بيسيان دكر كحياة وشرميان نبو بوي دري سرويتي منافق كانيش عبد الله كوري أبي أو تن آفرتي چي هبون كوا أو آفرتان داوين بيسيان دكر أويش باري يعني ببارا داوين بيسي بيدا كردن بوي أو آفرتانا سريان كود بو سينجان ديار بو قاسكانيان دار بون دري أو كاتش لسرتا إسلامتي دا ديارا وكو دوایی حمام و ئاو دەست و ئەو شتانیان نەبوو سەرەتا هەموو ئافرەتان خەرک و پیاوەکان دەچوونە دەرێ زا دەرێ شەوان ئافرەتەکان کە دەچوونە دەرێ لۆ یحتازی جێبەجێ بکەن لۆ تەوالیت و ئەوانە دەڵێ لەگەر ئافرەتەکانی دیکە تێکەر دەبوون بۆیە خوای پەروەردیگار ئەم ئاەتە مبارەکەی دابەزان فرماني كرب پیغمبر صلى الله عليه وسلم تماشا اسلاما گشتيا دبي چون لسر من تطبيق دكري لسر توكاك محمود تطبيق دكري لسر پیغمبر اخوانش دبي تطبيق بكري او بي لبيشان تطبيق دكا اي محمد صلى الله عليه وسلم بخزانه كانت بري بكس كانت بري بتواوي خزاني مسلمان امدري كسر پوش بسر خوان دابدن ذا فرمان درا افرتان جلباب تيا فرمي جلباب بخوتان دابدن جلباب مفسرين افرمون بارس قماشكا كبسر خوان دار داوچی عبای کە جوان خۆیان پێدا دەپۆشی دەرێ بەو شێوەیە ئافرەتی مسلمانان لە ئافرەتدا داوێن پیس و خراپەکان زیاکرانەوە بەم خۆداپۆشینە کەواتە ئەم خۆداپۆشینە شەرم و حەیایە شەرم و حەیای ئافرەتی چاک لە شەرم و حەیای ئافرەتی خراپ لێک جودا دەکاتەوە هەرچەندە لەگەڵ ڕێژ و حورمەتمان بۆ زۆر ئەو ئافرەتانەی کەوا سەرپۆشیشیان لەسەر نییە بەڵام ئەوە نیشانە و علامەتی ئەوەیە کەوا شەرم و حەیایان نییە لەبەرەوەی شەرم و حەیا ئەوە دەبی سەبکەی دەبی وكو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي استحيوا من الله حق حياء شرم حياء بكن شرم حياء راستقينا بكن لخواي پروردگار اصحاب فرميان يا رسول الله صلى الله عليه وسلم ايما همو الحمد لله شرم حياء لخوا دكين فرمو شرم حياء لخوا كردن اوانيا لورن كردنوا پیغمبر اخوا فرمو شرم حياء اويا اوي لناو سرتو او اوي سرتو اوي لناو سرتبي باريزي زا اوي سرو اوي لناو سرسيا فرمو تساو جوێسکەکان دەوەکان واتە بەدەوت ئیشی خراپ نەرەی بەگوێی گوێت لەشتی خراپ نەبی بە چاوت لەشتی خراپ نەبی فەرمووی والبەطنە وما حەوە والرەأسە وما حەوە سەر و ئەوەی تێیدایە والبەطنە وما حەوە وەزگو ئەوەی لە زگیشدا هەیە ئەوەی زگۆ ناوژیدا هەیە یعنی ئاگات لە زگت بی یعنی ئاگات لە دامێنت بی ئاگات لە قاسەکانت بی بۆ شوێنی خراپ نەڕۆن کەواشتە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەیاکردن لەخوا شەرمکردن لە خوای پەروەردیگار ئەوەیە کە ئەمە سەرمان داپۆشین بە تایبەتی ئافرەتان وەکو پیاوان چاوەکانمان ئاگامان لێبی گوێچکەکانمان ئاگان لێبی دەومان ئاگان لێبی قاچەکانمان بۆ شوێنی خراپ نەڕۆن دامێنمان پارێزی و زجیشمان بپارێزین ئەوە شەرم و حەیای ڕاستەقینەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جوانی بۆمان ڕۆن دەکاتەوە. بەڵێ مامۆستا گیان وهبی کوڕی منەبه قالت الإيمان عريان ولباسه التقوى وزينته الحياء هروها وتيانا من كساه الحياء ثوبه لم يرى الناس عيبه أو من كساه الحياء ثوبه لم يرى الناس عيبه ببورا أما وأكاك إنسان فير بكات كشرمي هبه چونك لفرموديش كهاتوا إذا لم تستحي فاصنع ما شئت أمش لا چل حەدیسەکەی ئیمامی تورمذیە باس کراوە کەواتە ئەگەر شەرمت نەکرد ئەتوانی هەموو شتێک بکەیت بەڵام ئەگەر شەرمت کرد سڵ لە کۆمەڵێک بابەت ئەکەیتەوە کە پێی دەگوترێ عیب وایە؟ بەتەئکید ئێمە تەماشاکەین خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز باوردی یا ئەیوهە الناس اتقوا ربکم أي خلشينا لأخواي قورا بترسين إن الله كان عليكم رقيبا خواي پروردگار بسرتان دا تساو ديرا كاتك إنسان
بزانی خوای پەروەردیگار بەسەریدا چاودێرە شەرم و حیا ئەکا شت ناکا ئەوە زۆر گرنگ و مهمە ئینسان کە چبی کەوا شەرم و حیای هەبی بەرامبەری خوای پەروەردیگار کە بزانی کە خوای پەروەردیگار بەسەرماندا چاودێرە وەکو ئەو فەرمایشتەی جەنابەت خوێندەوە ئەگەر کەسێک شەرم و حیای بەخۆنیە هەرچی دەکا بابیکە کەواتە مەفهومی مخالەفە چییە کەواتە معنای وایە هەر کەسێک شەرم و حیای بەخۆوە شتی خراب و ناپەسەند و ناڕێک و پێک ناکە بۆ لەبەرەوەی کاتێک ئێمە قورئانی پیرۆز دەخوێنین خوای پەروەردیگار دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد دەفەرمێ هیچ وشەیەک لە دەوی ئینسانی دەرناچی إلا مەلایکەت تۆمار دەکەن کاتێک ئێمە ئەو ئاەتە مبارەکەمان لەبەر چاوبی چۆن ئەتوانین قسەی خراپمان لە دەوی بێت دەرێ بۆ یەکێ لە زانایان قسەی زۆر جوان دەکات دەفەرمێ جارێکیان باسی قیامەتم دەکرد باسی قیامەتم دەکرد پیاوێکی دنیایی و بەرپرس لەوێن دەرێ بوو گوتی مامۆستا ئەتو چی هەندە باسی ئەو قیامەتە دەکەی چی هەندە باسی ئەو دنیا دەکەی ئەو قیامەتە بۆ گوتی ئەمیش گوتم لەبەرەوە هەندە باسی ئەو قیامەتە دەکەم لەبەرەوە باسی هەندە ئەو دزی و جەردەیی و باسی قبر و قیامەت و لێپێچینە و لێپرسینەوە دەکەم لەبەرەوەی هەتاوەکو سبەینێ ئەگەر ئەتو عیسابی قیامەتێ بکەی ئەگە فەردە پارە کرد لە کدا بنێن هەتاوەکو دزی تێدا نەکەی تەماشاکەن ئینسان بۆیە تەماشای یوسف پێغەمبەر بکە سەلات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک دەیکەنە وەزیری مالیە بەخۆی داوا دەکا دەرێ ئەمن چمە دەرێ ئەمن حەفیظ و عەلیمم دەرێ شارەزامە و عیلم و زانست و زانیاریم هەیە و کابرایەکم دەستم پاکە شەرم و حەیام هەیە بەرامبەری خوای پەروەردیگار چونکە عیسابی قبر و قیامەت و لێپرسینەوە دەکەم بۆیە عمەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بی قسەی زۆر جوانی هەیە دەفەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبة خوتان بكن بيش أوي للروج قيامته محاسبة بكرين وزينوا أعمالكم كردا وكاني خوتان بتشن بيش أوي كردا وكان تان لو بتشري كوات الزور قرنقو مهم إنسان شرم حياي هبي برامبري خواي پروردگار بوي هندي لسانايان دفرمون اگر پێویست نەبوو ئەگەر زەروری نەبوو تەنانەت ئینسان نابی بەتەنێژمی خۆی ڕوود بکاتەوە دەفەرمون ئەگەر کەسیشت لێ دیار نەبوو ئەوە خوای پەروەردیگارت لێ دیارە خوا سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا دوو زۆرە شەرموشکۆمان فێر ئەکا یەکەکیان شەرموشکۆیەکی داخیلی يعني باطني شرمشكيتي ظاهري روالتي اوش چيا يچان تقوايا او تقواي كوالنا ودلي دايا تقواي وچخواي قبر افرمي خذوا زينتكم عند كل مسجد اي مسلمانان افرمي خذوا زينتكم عند كل مسجد يعني خوتان زلو برجي جوان لبر بكن خوتان جوان برازين نوا لهم مسقوتك دا زا علماء دفرمون علماء التفسير او ايات دفرمون اي عند كل عباده افرمي لهم عبادتك دا زلو برجي جوان لبر بكن زلو برگچی جوان لبر بکن بشر مشکو حیابن برانبر خوای پروردگار دا و چی دی کمانیا تقوای چی دی کمانیا زلو بر چی دی کشمانیا لباس التقوى ذلك هو خير لباس التقوى کلو چاکتر و باشتر و خیرتر کوات خوای پروردگار لقرآن دا پیمان دره ایوه دو زلو برجی شرم و حیا لبر بکن زلو برجی تقوى او زلو برگچی داخلية وزلوبرجي خارجيش أبيش أوي كخومان زلوبرجي جوان وباك وخاوين لبر بكين خومان بي براسين نوا كوا شرب حيامان همي برامبري خواي پروردگار بوي هندي لزانايان دفرمون او كسي كوا خياتي دكا كزلوبرج دروي افرمون او فرض الكفاية يعني سيا فرض دو زور فرض معناها فرضك معناها بيدغوتي فرض عين وكون ويش كواتە هەر کەسی بەخۆی نوێژەکە نەکا هیچ کەسێک ناتوانین لە باتی ئەو نوێژەکە ئەنجام بدا یعنی دەبی بە عینی خۆی بە ذاتی خۆی ئیشەکە بکە فەرزێکی دیکەمانە پێ دەگوتێ فەرز الکیفایە ئەو فەرزەیە ئەگەر کەسانێک بکەن گوناه و تاوانەکە لەسەر خەرچی دیکە هەرستی وەکو چی وەکو نوێژکردن لەسەر جەنازەیەک ئەگەر لەسەر ئەو جەنازە کۆمەڵێک کەسێک لە مسلمانان ئەو نوێژە نەکەن خەرچی منتیقەی هەموو گوناهبار و تاوانبارە بی وەکو بانگدان ئەگەر کەسانێک بانگی نەدەن خەرچی دیکە گوناهبارە بی وەکو نوێژی بە جەماعات وەکو ئەگەر مندارێک فڕە بدرێ
هەر نەگیرێتەوە بمری هەموو خەرکەکە گوناهبارە بی بەڵام ئەگەر کەسانێک هەری بگرنەوە بەخێ وکەن گوناه و تاوانەکە لەسا ئەو خەرکە لا دەکەوی. بۆیە هەندێک لە زانایان دەفەرمونون حەدادی، ئاسینگری، نەجاری، خەیاتی ئەفەرمونون ئەوانە فەرزی کیفایەنە مادەم هەندێک کەس دەکەن لەسەر هەندێک کەسی دیکە لا دەکەوی. بۆ مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ڕەحمەتی خوای لەسەربی ئەو عالیمە گەورە دەفەرمێ لەبەرەوەی ئەگەر بێت و ئەو خەیاتە نەبی جلو بەرگ بۆ خەرچی بدروی کەواتە خەرک بەڕوت و قوتی دەگەڕێ، کەواتە خەرک گوناهبارە، کەواتە ئەو کەسەی کەوا خەیاتی دەکا خێرێکی زۆری دەگاتێ بەو نیەتەی خەیاتی بکاتن کەوا خەرکەکە بە شەرم و حەیا و شکۆبی بەرامبەر خوای پەروەردیگار. ئەو کەسەی کە نەجاری دەکا کەوا پاپۆر دروست دەکرێ و پێشان کە پاپۆر هەبوو خەرک پێدەپڕیەوە ئیسیفادەی زۆری بۆ خەرچیە بوو. ئەو کەسەی کە ئاسینگرا کە چەک و سیلاعی لێ دروست ئەکرێ مسلمانان دیفاع پێ لە بیر و باوەڕ و عەقیدە و خاک و نیشتیمانی خۆیان دەکەن. ئەوەش بۆوان دەبێتە عیبادەت بەو نیەتەی بکەیتەوە بۆ مسلمانان و بۆ خەرچی بەدین و بە تەقوا بکەیت. کەواتە تەنانەت نەک لە بەرکردنی جلو بەرگ بەرک و چی بەرک و دروینەکەشیە هەر عیبادەت و خواپەرستیە. بۆیە دەبی خوشکانمان دایکانمان زۆر بیر لەوە بکەنەوە شەرم و حەیان هەبی. تۆ تەماشا بکەن خوای پەروەردیگار کە ئەو زەویەی دروست کردیا بەرگێکی بە دەورەدا دروست کردیا، ینی ئەو زەویەی کە ئێمە لەسەری دەژین کە ئەمە تەماشای ئاسمانە دەکەین کە ئاسمان شینە، خۆ لە حەقیقەتدا ئەو ئاسمانە شین نییە، ئەوە بەرگێک دەوری زەویدایە. ئەو بەرگە کە ئێمە تەماشا دەکەین وارێتە بەرچاومان کە شینە. خوای پەروەردیگار حیجاب و شەرم و شکۆی بۆ چ کردیا؟ بۆ ئەو زەویە دروست کردیا. هەتاوە کۆمە دەرس و عیبرەت لێوە بگرین. تەماشای هەنار بکە کە خوای پەروەردیگار هەناری دروست کردیا، بەرگێکی بەسەداهینا شەرم و شکۆی دایتە هەنار. تەماشای سێوی بکە، تەماشای پرتەقاری بکە، تەماشای ئێمەی ئینسان بکە خوای گەورە پێستەکی بەسەر ئێمە داهیناوە، تەماشای ئاژەڵەکان بکەی کە خوای پەروەردیگار کە ئەوان لەسەریان واجب نییە کە چ بکەن لەسەریان واجب نییە کە واجب و بەرگ لەبەر بکەن، خوا تووک و موچی لێ ڕواندینە کە پێستەکەیان دیار نابی. تەماشای عەورەتی ئەو ئاژەڵانە خوای پەروەردیگار کلکەی لەسەر دروست کردە هەتا عەورەتەکەیان دیار نەبی. تەماشای مەڕی بکە کە دونجی لەسەر عەورەتەکەی دروست کردیا عەورەتەکەی دادەپۆشی. دەبی ئێمە دەرس و عیبرەت لەو ئاژەڵانە شوەر بگرین. هەموو شەرم و شکۆ و حەیان هەیە، ئێمە ئینسانیش دەبی زۆر چاک بزانین کەوا شەرم و حەیامان هەبی و بەرامبەر خوای پەروەردیگار بە تایبەتی ئافرەتان و خوشکان خۆیان داپۆشن و شەرم و حەیان هەبی بەرامبەر خوای پەروەردیگار. مامۆستا دەست و چاوت خۆش بێ ماشاءالله زۆر جوان شیکاری بۆ بابەتەکانەکەی خۆی گەورە پاداشت بداتەوە. شعرێکی جوان هەیە هەرچەنە سپاس دەکەم مەزدەری شعرەکە نازانم بەڕاستی بەڵام زۆر خۆشە و معنایەکی زۆری تیا پێم خۆشە وشە شیکاری بۆ بکەین. ئەڵێ حەیاؤک فاحفظه عليك فإنما يدل على فضل الكريم حياؤه إذا قل ماء الوجه قل حياؤه ولا خير في وجه إذا قل ماؤه. شیکاری چییە بۆ ئەم شعرە ئەگەر مرحلة بەسەری ئەبڕین کە ئەڵێ حەیاؤک فاحفظه عليك فإنما يدل على فضل الكريم حياؤه. بەتاکید شعرێکی زۆر جوانە و شتەکانی زۆر جواندار ڕێشتیا. بەڕاستی هەر ئەو شعرەش هەر لە فەرمایشتی پێغەمبەری بەرگەتیە صلی الله عليه وسلم کە ئەفەرمیتن ئەگە ئینسان شەرم و حەیای نەبی هەموو شتێک دەکا صلی الله عليه وسلم. بەڕاستی ئەو شاعرانەش یعنی ئەو شعرانیان کە هۆنیتەوە لە فەرمایشتەکانی پێغەمبەرەوانی گرتە صلی الله عليه وسلم. طبعا دم و چاو وەچی زۆر زار لە کوردەواری خۆمان ئەگەر بتوانین بە پەندی کوردی یعنی شەرعی لۆ ئەو شەرح لۆ ئەو شعرەی بکەین دەرێن پیاو کەس وەڵا هیچ چاوەڕووی نییە چونکە لۆ ئاوی حەیا و شەرمی لە دوو چاویدا نەماوە. بەس تەماشا دەکەی دەبینی کابرایەک لەبەرەوەی کابرایەکی بە شەرمە بە حەیایە یعنی دەبینی لە شتێکی بەسیط یعنی لە شتێکی بەسیط دەموچاوی سۆر هەرەگەڕێ یعنی دەموچاوی تێک دەچی هەندە شەرم لە خۆی دەکاتەوە لۆ چونکە شەرم و حەیا لەناو دەموچاویدایە. بەس کابرایی بێشەرم ئافرەتی بێشەرم تەماشا دەکەی لەگەرەوەی درۆژ دەکا دێتە ناو چاوت لەبەرەوەی ناحەقیشە دێتە ناو چاوت. بەڵام کابرای بە شەرم کابرای بە حەیا کاتێک پێی دەرەی ئەوە حەقا یەکسەر لە بەرامەدا دەستەکان بەر ئەداتەوە دەرێ وەڵاهی ئەوە ڕاستە. لۆ بەڕاستی ئەو دموچاوانەی کە نووری ئیمانی تێدایە کە نووری ئیمانی تێدایە شەرم و شکۆ و حەیاشیان تێدایە. وەڵاهی ئینسان ئەگەر دەموچاوی تەماشای دموچاوی خەرچی بکە دەزانی ئەو دموچاوی بای چەندیا
هەر بۆیش خوای پەروەردیگار سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا زۆر جوان باسی أو مشهد دكا تفرمي محمد رسول الله محمد صلى الله عليه وسلم نيرداوي خوايا والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا تفرمي سيماهم في وجوههم من أثر السجود خواي پروردگار دفرمي سيماء إيمان داران سيماء مسلمانان كتماشي دو متساويان كي لناو دو متساويان ديارا سوك الشر مشكوان لناو دو متساوي ديارا حياة لناو دو متساوي ديارا هر وكو الشاعر دتوان برين الشاعر تفسيري أو آية مباركة خواي پروردگاري كديا كلا سورة فتح دهاتوا براستي راستا دو متساوي إنساني دري والله لدمتساوم دا خويندو أو كابرا درويكا لدمتساوم خويندو كدمتساوي چي بشرم حياة براستي أو شرم حياة لو إنساني زور قرنقو مهمة بوية قوتوانا عفرتي بشرم ئافرەتی بەشکۆ و حەیا شارێکی دینی چەند گرنگ و میهمە دایکان مان خوشکانی ئێمە چەند بە شەرمشکۆ بن ئێمە مامۆستا مەحموود والله بەبیرم دێ ئێمە لە گوندەکەی خۆمان کاتێک ئافرەتان دەهاتن بەڕێگاندا ئێمە ئەو کاتە منداڵ بووین وە کاتێک پیاوانیش دەڕۆیشتن بە شوێنێکدا دەگەیشتنەکەن یەکدی یەکسەر ئافرەتەکان ڕادەوەستان ڕویان لە دیواری دەکرد چارەگۆکەشاندینا خوارێ پشتیان دە پیاوەکان دەکرد چەند جوان بۆ ئەو ڕۆژە جوانانە ئەم ئافرەتە بەڕێزانە ئەم ئافرەتە دیندارانە چەند بە شەرم و شکۆ و حەیا و بەعەدەب بوون سبحان الله چەند گرنگ و میهمە ئەوانش بۆچی ئەم ئەخلاقە جوانەی کوردەواری خۆمان چەند جوانەکەوە مطابقە لەگە چێ ئەخلاقی ڕەسەنی کوردەواری خۆمانی قەدیم مطابقە لەگە شەریعەتی خوای پەروەردگار زۆر پەندی کوردەواری خۆمان هەیە ئەگەر کاتێک پەندەکان لێگرە دێەوە لە فەرمونەی پێغەمبەریان وەرگرتیا صلى الله عليه وسلم الصلاة والسلام مامۆستا زانایان یاخود پیاوچاکان حیا دابەشەکەن بەسەر چەند بەشێکە لەوانە شەرمکردن بەرامبەر بە خوای پەروەردگار هەروەها شەرمکردن بەرامبەر بە مەلائیکەت شەرمکردن بەرامبەر بە خەڵکی شەرمکردن بەرامبەر بە نەفسی خۆت لەوانەشە کۆمەڵێک ئاەت و فەرمودە باسییان لێوە ئەکەن بۆ نمونە لآياتك على سورة على خوي جوراء فرمي ألم يعلم بأن الله يرى هروها ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد أمانا همو كوملك آيات وببيغمر يامتوه صلى الله عليه وسلم يا رسول الله إنا نستحي قال ليس ذاكم ولكن من استحيا من الله حق الحياة فليحفظ الرأس وما وعى والبطن وما حوى وليذكر الموتى والبلى ومن أراد الآخرة ترك زينة الدنيا هروها فمن فعل ذلك فقد استحيا من الله حق الحياة أما إمام ترمذي أم حديثي روايات كردوا فرمون بالتأكيد أو شرم حياني كدابش كدن زوج تشي جوانن سكلو يك أم إيه مكاتك أجر هر کەسێک شەرم لە خوانەکە هەموو شتێک دەکا چونکە با بزانین ئێمە هەر کردەوەیەک دەکەین سبەینێ بەبەر چاوماندا دەدرێتەوە ئەوە خاڵێکی زۆر گرنگ و مهمە بۆیە کاتێک ئینسان دەبی خاڵی یەکەم شەرم لە چێ بکەین لە خوای پەروەردگار شەرمکردن لە خوای پەروەردگار لەسەری هەموو شەرمەکانە کە خوای پەروەردگار دەمانبینی بە شەو دەمانبینی بە ڕۆژ دەمانبینی بە منداڵی دەمانبینی بە گەورەی دەمانبینی لە هەموو کات و ساتێکدا خوای پەروەردگار دەمانبینی بۆیە شەرمکردن لە خوا با نمونەیەکی لەسەر بینینەوە ئەو خاڵانەی کە جەنابەت باسکردن بۆیە عەبدوڵای کوڕی عومەرە وابزانم عەبدوڵای کوڕی عومەرە لەگە سەحابەیەکی دیکە بە ڕێگادا دەڕۆن دەگەنە شوانێک دەڵێن ئەی شوان وەرە مەڕێکمان بدێ ئەویش دەرێ کاکە ئەمن ئەو مەڕەئی من نییە ئەمە شوانم ساحیبی خۆی هەیە دەرێن بەک ئەوە پارەت بدەینێ برێن گوری خواردی ئەویش دەرێ ئەین الله ئەدی ئەمە کو جوابی خوا بدەمەوە چۆن شەرم لە خوانەکەم سبحان الله هەردوو چەند دەست بەگریانە دەکەن دەرێن ئەتوو خاوەنەکەت چێیە سەید و گەورەکەت چێیە دەرێ فرانکەسە بانجی دەکەن دەرێن وەرە کاکە ئەتوو ئەو عەبدەی بەچەنی دەفرۆشی عەبدەکەی ئەو شوانەی دەکڕن کە لێشی دەکڕن مێگە لە مەڕەکەشی هەموو لێ دەکڕن بە دیاری و خەڵاتی دەدانێ فەوری و سەورەن ئەو شەرم و حەیای لە خوای پەروەردگاری کرد بەرهەمەکەی وەرگرتەوە سبحان الله بەش شەرمی کرد لە خوا یەکسەر لە عەبدایەتی بۆ ئازاد
و هەروە لە فەقیری دەوڵەمەند بوو شەرمکردن لە خوا ئەوهایە چکە خوا فریاد دەکەوی خوا بەهانات دێ سبحانە وتعالا جا پاداشتەکەی لە دنیای ئەوهایە دەبی لە قیامەتێ چۆن بی و هەر کەسێکی کە بە شەرم و حەیاش بی کاک محمود سبحان الله کە خوا خۆشی ویست واللهی بەندەکان هەموو خۆشیان دەوێ یعنی محبوبە لەکن خێزانی محبوبە لەکە مندارەکانی محبوبە لەکە خزمەکانی لەنا ئەو مجتەمە و کۆمەلگایی کە کەسی بە شەرم و حەیا والله لە هەموو کەسێکی خۆشەویستە سبحان الله چکۆلۆ خوای پەروەردیگار وای کردووە کە شەرمی کردیە لە خوا خوای پەروەردیگار وای کردیە هەموو عالم شەرمی لێ بکە الله ئەکبەر خاڵی دووەم کە باست کرد شەرمکردن لە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم طبعا ئەو پێغەمبەرە گەورە طبعا پێغەمبەر زۆر عەزیمە پێغەمبەر زۆر گەورەیە ئەوەی لەو پێغەمبەرە گەورەتر تەنها خوایە سبحانه وتعالى تەنها ئەو پێغەمبەرە زۆر گەورەیە بۆیە زۆر گرنگ و مهمە کە ئێمە شەرم بکەین لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە لە ڕۆژی قیامەتێدا لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا لەسەر حەوزی کەوسەرە لەوێ بەدەستی مبارەکی ئاو دەداتە ئومەتەکەی لەو دەمی هەندێک مەلایکەت دێن هەندێک لە ئومەتەکەی دەدەنە بە شەق و شولاقان دەریان دەری دەکەن پێغەمبەری خوا فەرمێ ئەی مەلایکەتەکان بۆچی دەریان دەکەن ئەوانە ئومەتی منن مەلایکەتەکان دەرێن یا ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتو نازانی لە پاشە تو شەرمشکە و حەیان نەما لە پاشە تو دەستیان لە سونەتی تو بەردا ڕێبازی تو یان گۆڕی چکە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم چیە شەرم و حەیاکردنە لە خوا شەرم و حەیاکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرم و حەیاکردن لە چێ لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم با نمونەیەکیش بینینەوە لە شەرمکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ڕۆژێکیان لە مەجلیسی پێغەمبەردا صلی الله عليه وسلم قسە کرایە یەکێ لە سەحابەکان وابزانم ناوی قەیس بووە دەفەرمێ قسەی کردووە تۆزێک دەنجی گەورە بووە بەڵام ئەسلی خۆشی ئەو نەبووە دەنجی بەرزکردەوە بەس بەخۆ ئەو سەحابە بەڕێزە دەنجی گەورە بووە پێشەوە ئەبوبەکر لەگە پێشەوە عومەری هەردووچیان لە مەجلیسی پێغەمبەر دانیشتینە صلی الله عليه وسلم هەرێکە قسەیان کردو دەنجیان بەسەیەکدا بەرز کردووە یەکسەر خوای پەروەردیگار ئاەتی دابەساندووە يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون أي إيمان داران كرنك شرم حياة النبي دنك تام بس دنجي بيغمبر دا صلى الله عليه وسلم دا برزنا كنو تماشاکن دەبی ئینسان شەرم کا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە پێشەوە ئەبوبەکر و پێشەوە عومەر زۆر پەشیمان بوونەوە ئەو سەحابەش کە دەنجی بەرز بوو لەمارێ بوو عەبایەکی بەسەر خۆدادا دەستی بە گریانێ کرد بۆیە چەند ڕۆژێک لە مەکەوتێ دیار نەبوو پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فرانە سەحابە بۆ دیار نییە کەنەی پێغەمبەری خوا لە مارێ دەگریێ دەرێ ئەو ئاەتە لەسەرە من دابەزیە دیارەکردەوەکانم هەمووی پوچەڵ بوویتەوە دەستمە ناو ئاگری بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ خەبەری بدەنێ بابێتە مزگەوتێ ئەو لە ئەهلی بەهەشتە پێغەمبەری خوا لەسەر دنیای مژدەی باشتەیە سبحان الله ئەو سەحابە هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەصحاب متابعەیان کرد بزانم ئەو وەسعەتی لێ دێ پێغەمبەری خوا فەرمووی ئەوە لە ئەهلی باشتەیە لە پاش پێغەمبەری خوا ماوە یەکێ لە زەنگەکاندا شەهید بوو پلەی شەهیدی بە قسمت بوو سبحان الله لەبەرەوەی شەرمش خۆی کرد لە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بەرێ خاڵی سێمیش کە باست کرد شەرم کردن موچی لە مەلایکەتەکانی خوای پەروەردیگار سبحانه وتعالى بەرێ بەتاکید دەبی ئینسان زۆر شەرم و حەیای هەبی لە چێ بەڵێ مامۆستا هەر لەو بابەتەی تا کۆمەڵێک سەحابە فەرمیانە کە ئین معکم من لا یفارقکم فاستحیوا منهم وأكرموهم هەروەها لە ئاەتێکە هاتووە کە خوای گەورە فەرمێ وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون بەڵێ زۆر چاکە طبعا ئەو مەلایکەتانە کە شەو ڕۆژ لەگەر ئێمەدانا شەو ڕۆژ لەگەر ئێمەدانا بە تایبەتی لەسەر شانمان هەنا چاکەکان دەنووسن خراپەکان ئەنووسن هەموو کاتێک ئاگایان لە ئێمەیە بۆیە تەماشا دەکەی لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم دەفەرمێ ئێوە مەلایکەتەکان ئەزیەر مەدەن دەفەرمی باڕسمتان لە مارێ نەبی دەفەرمی باڕسمتان لە مارێ نەبی چونکە مەلایکەت نایە نەمارتان یا لە فەرمودەیەکی تردا فەرموو دەفەرمێ بابۆنی خراپتان لێنێ بابۆنی بۆکو بۆنی سیر و پیاس کە لە مزگەوتێ مسلمانان پێ ئەزیەدەن ئەفەرمێ کەما تەتەئەذە المەلائکە
چۆن ئینسان ئەزیەت دەخوا بەشتی تەمان مەلایکەتەکانیش بەم شێوەیە ئەزیەت دەخۆن یعنی ئەگەر ئێمە کەسێک ئەزیەت بدەین بە بۆنێکی خراپ بە شتێکی خراپ چۆن ئەو ئینسانە ئەزیەت دەخوا لە هەمان کاتیشدا مەلایکەتەکانی خوای پەروەردیگاریش ئەزیەت دەخۆن بۆیە کە ئەو مەلایکەتانە ڕەفیقی ئێمن ئەم مەلایکەتانە بە تایبەتی دۆستی ئیماندارانن دۆستی مسلمانانن دەبی زۆر ئاگامان لە مەلایکەتەکان لە خۆمان تووڕە نەکەین شەرم و حەیامان هەبی بەرامبەر مەلایکەتەکان طبعا من لەو ڕۆژانە کتێبەکەم دەخوێندەوە ئیمامۆستایەکی باسی ئەو مەلایکەتانە دەکا کەوا لعنەت لە خەرچی دەکەن طبعا دەنەو عکس هەنا دەناو ئاسکەس هەنە کەوا مەلایکەتەکانی خوای پەروەردیگار لعنەتیان لێ دەکەن دەبی خۆمان بپارێزین لەو کەسانەکانەوە خوای پەروەردیگار نەکو خوای پەروەردیگار بە مەلایکەتەکان لعنەتمان لێ بکە بەڵام زۆر مەلایکەتیش هەنا کە دوعا بۆ ئیمانداران دەکەن دوعا بۆ مسلمانان دەکەن لە کاتی ناخۆشی ناڕەحەتیدا فریان دەکەون حەقیقەتەن ڕاستە دەبی ئینسان شرم لە مەلایکەتەکانی خوای پەروەردیگار بکە بۆ چونکە جاری وەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عایشەی فەرمووە سەفیەکە بەسەر خۆت دابدا چونکە جوبریل وا وحی بۆ هینایمە و نایەتە ژۆرێ ئەتاوەکو سەفیەکە بەسەر خۆت دانەدای تەماشا دەکەین ئەوە زۆر گرنگ و میهمە ئینسان بزانێ جا هەر شتێکی خۆشت بۆ بجێڕمەوە وەکو لەطیفەیەک لە کتێبێکیدا خوێنمەوە دەڵێن کابرایەک هەبوو ناوی فەزل شاعیر بوو دەڵێ ئەو شاعیرە دیارە میوان و شتی زۆر دەهات ماوەیەکی باش بووکەوە لەگەر خێزانەکەی بەیەکەوە نانیان نەخوار بوو لەسەر سفرەی بۆیە ئەویش کردیە هینایە بابی سوحبەت و قسەخۆشی گوتی ئافرەت وەرە ئێستا دەبی شتێکی وا بکەین یەک کەس لێرە نەمینێ گوتی جارێ با پێکەوە کنانمان خوارد درێن بسم الله الرحمن الرحیم دەرێ کاتێک گوتمان بسم الله الرحمن الرحیم ئەوە شەیتان دەڕوا لێرە نامینێ دەرێ دوایش ئەتو سەفی سەرت فڕە بدا مەلایکەتەکانیش لێرە نامینێن هەر بەیەکەوە بەتەنێ دەمینێنەوە هەر بە خۆشی و لەتیفە بە ئەوسێشتان بۆ بژێڕمەوە مامۆستاجیان خوای گەورە پاداشت بداتەوە زۆر بەداوای لێبوردنەوە حەزمانە کرد بابەتەکە زیاتر قسە و باسی لەسەر بکەین خێرت بنووسێ ئینشاءالله سپاس بۆ جەنابەت بۆ ئامادەبوونت هاتینە کۆتایی بەرنامەی باس و خواست سپاس بۆ جەنابەت دووبارە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون تا ئەم سات و کاتە سپاس بۆ هاوکارانم لە بەشی کۆنتڕۆڵ بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک السلام علیکم ورحمة الله